انطلقت اليوم صباح الجمعة قوافل السياحية من جامعة الموصل وبالتحديد كلية التربية الأساسية إلى مدينة الدهوك في إقليم كردستان، والحمد لله تسهيلات حيل زينة من جماعة الإقليم. وشوفين أنت قدامك الطلاب حيل متونسين والأجواء حيل حلوة وما شاء الله، يعني ماكو إن شاء الله لا فرق بين كردي أو عربي. والحمد لله والشكر، يعني كانت التسهيلات جيدة من القوات الأسايش ومثل ما تشوفون احنا واصلين وحاليا موجودين بسد دهوك وعندنا برامج ثانية. ونشكر مرة ثانية التسهيلات اللي موجودة بداخل الإقليم، ونرجع نقول احنا أخوة ونظل ماكو أي تفرقة بيناتنا إن شاء الله. أجواء يعني ما شاء الله رائعة. تفضل. ئەمە لە 1982 ئەوهالە بەقاری دەکەم. دەی سار دو سار دەبی لێرانە ئێرە دروست کرا. جێکی باشە، ئێرە خراپ نییە، باران لێدە، سەرما لێ نادەن، گەرمە تەئسیری ناکات، ڕزق کەشی خاوێن و باوێنە. بەس بە جێرەی ئەوەی کە قەیرانەکە ئەوەی کردنە پێشتری بازارێکی زۆر باش و بە تۆر پیاز پەتاتەیان دەبرد، بە سندوق تەماتەیان دەبرد، هەموو شتێکیان دەبرد. ئەمە بەخۆم بە دوو کوڕم لێرانە بووین، بە هەردووکمان بە هەر شتێکمان دەرەقە نەداهاتین. بازارێکی وا خۆش و باش، بەس ئێستا کە خەڵکەکە باش نییە وەزعی، لەبەر بە چیلۆ بە 2 چیلۆ دێتن ئەشیای دەباتن. فەرموو کاک بە زیاد بی. وڵای ئێرە بازاڕی عەیدەربەقاریە 12 ساردەبی دروست کرایە. بازارێکی خۆشە، بازارێکی هاوچەرخە، مۆدێرنە، بازارێکی باشمان هەبوو. مە دەستخۆشی لە حکومەت دەکەن، ئێرە مە تەرخان کردیە. ئەوە چەند سار لێرە ماینەوە، بەڵام ئێستا کە بنسبەتە و قەیرانێ و کە قەیران بە سەرمانداهاتیە بازارەکەمان کزە، وەک جاران نییە. پێشان خەرک دەهات بە تۆر پەتاتەی دەبرد، بە تۆر پیازی دەبرد، بە سندوق تەماتەی دەبرد. ئێستا کە 10 کیلۆ پیازەشی دەبا، 2 کیلۆ تەماتەی دەبا، دەستکە کەرەوزەشی دەبا. یعنی شتەکان بە کەمی دەکری بەڕاستی لەبەرەوەی اقتصادی دەکات، لەبەر ئەوەی جیرفانی پارەی تێدا نما، لەبەرەوەی اقتصادی تەعسیری کردیە لێمان. One of the exciting things about being here in DC is that you see the physical representation of our government and our country. You can come here to the Capitol and to the White House, and even if you disagree with the administration, you can still be excited about the grander ideals of our country and the government. I'm here visiting Washington, D.C., our nation's capital, because my best friend from Boston wanted to come down and see it. She's never been here before, and it's a gorgeous day, and we just heard some live entertainment and some singers, and I love the multiculturalism and the fact that we all can get along with each other.